بەڕێز ئازاد سەمین بەڕێوەبەری هەرێمی ئینستیتوێتی کللتوری کوردی و ئەمریکی لەگەڵمانە. کاک ئازاد زۆر بەخێر بێت. بەخێر هاتی کاک ئازاد لەوە دەست پێ بکەین ئەو هەماهەنگە کللتوریە چییە کە لە نێوان هەولێر و ناشڤیل دەبێت؟ ئەمە ڕێکخراوێکمانێ بە ناوی ئینستیتوتی کللتوری کوردی ئەمریکی. ئامانجی ڕێکخراوەکە ئێمە ئەوەیە پردی کللتوری لە نێوان کوردستان و ئەمریکادا دروست بکەین. لە ڕێگا وەرکشۆپ و بەیەکتر ناسینی ئەو دوو نەتەوەیە بەیەکتری زیاتر، چونکە لە ناشڤیل ئێمە نزیکەی 20,000 کوردمان هەیە لەوێ. ئیتر ئەو کوردانە زۆربیان لە پەیوەندیدان لەگەڵ کوردستان و ئەمە دەمانێت ئەو پەیوەندیانە ڕێک بخرێت، چونکە خەڵکی باشمان لەوێ هەیە، خەڵکانێکی زۆر باش پێگەیشتون لەوێ. زیاتری کارکردنی ئێمە لەسەر دروستکردنی ئەو پردە کللتوریەیە. باشە کاک ئازاد تا چەندە ئەم جۆرە دەستە خوشکایەتێ لە نێوان هەولێر و شارەکانی دیکەی جیهان گرنگە سوودێ بە کوردستان ئەگەێنێت؟ زۆر گرنگە. گرنگەکەی لە چیدایە؟ مەسەڵەن بۆ نمونە لە عێراق دەبینی کێشەی هەلە گەورە هەیە کە دەڵێن عێراق استقرار نییە و زۆر جار ئێمە لە هەرێمی کوردستانیشدا بۆ ئاگرە سوتاوین. بەڵام ئەگە کە تۆ تەماشای هەولێر دەکەیت، تەماشای هەرێمی کوردستان دەکەی، زۆر جیاوازتر لە باقی عێراق. بۆ نمونە ئەمن و ئاسایش لێرە هەیە، استقرارێکی زۆر هەیە. ئەوانە وا دەکات دەرگای ئاڵوگۆڕی بازرگان زیاتر بکرێتەوە، ئاڵوگۆڕی کەلتوری زیاتر بکرێتەوە، مەسەلەن ناخۆ لە ڕووی پەروەردەیی و لە ڕووی تەندروستی و ئەو پەیوەندیان دروست دەبێت. زۆر جاران ڕەنگە زۆر شەریکات بێ لێرە ئیش بکە لەبەرەوەی کە دەڵێن عێراق ئەمین نییە یاخود جێگایەک نییە خەڵک بتوانین کاری تێدا بکە، نایەن. بەڵام کوردستانیش بە ئاگری ئێوە سوتاوە. باشە ئەو پێوەرانە چین کە شارێکی وەکو ناشڤیل یان هەر شارێکی دیکە دەستە خوشکە با بڵێن لە بۆ شارەکەی خۆی زیادەکە، هیچ پێوەرێکی دیاریکراو هەیە؟ بەڵێ عادەتەن ئەو دوو شارە کە دوو شار کە بڕیار دەبن بە دەستە خوشی یەکتری دەبی ئەو دوو شارە هاوشانی یەکتری بن. بۆ نمونە ئێمە شاری ناشڤیل پایتەختی ویلایەت تێنسیە، هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە، وەکو دوو ویلایەت کە تەماشای بکەین. هەولێر نزیکەی 2 ملیۆن دانیشتوانی هەیە، نفوسی هەیە. ناشڤیل نزیکەی 1.6 ملیۆن کەس تێدا دەژی، تاوان 800,000 لە ناو شارەکە دەژین و 800 لە دەوروبەرەکەیدا دەژین. هەولێر شارێکە قەڵای هەیە، قەڵای هەولێر کۆنتری شوێنە لە هەموو دنیا دەکات تا ئێستا ژیان تێدا بەردەوامە. لە ناشڤیلش ناشڤیل بە شارێکی بە میوزیستی بەناوبانگە، شاری مۆسیقا. چۆن ئێمە کالیفۆرنیامان هەیە مەسەلەن لۆس ئەنجلس بە هۆڵیوود بەناوبانگە، ناشڤیل بە مۆسیقا بەناوبانگە. ئەگەر تۆ تەماشای شاری هەولێر دەکەی، هەولێر شارێکی فرەنەتەوەیە، ناشڤیل بە هەمان شێوە. ئەوانە لێکچوون، شەرت نییە هەماشت بن، بەڵام دەبێت هاوشانی یەکتری بن. باشە سەرۆکی شارەوانی جۆن کوپەر ناشڤیل باسیەوەی کردوتی بگەڕێمەوە ئەوێ بە خەڵکی ناشڤیل ئەڵێم خۆزگەمەوە و کوردستان بین، بۆچی کورچی لە کوردستان بینی کەوا لێرە بەڕاستی خزمەتێکی زۆریاندی، خانەوادەکانی هەولێریاندی، جەوەکەیان زۆر پێخۆش بوو، شێوەی کەلتوری خەڵکیان زۆر پێخۆش بوو، گەڕان و سوڵان و ناوشار و شێوەی دروستبوونی ئەو فەرهەنگانی کە ئێمە هەمانە هەرچەندە لەوێ بای ئەوەندەوان ئاشنایەتیان بە فەرهەنگ و کەلتوری کوردی هەیە، لەبەری کوردێکی زۆرمان لەوێ مەساڵان لەوێ نەورۆز دەکەین. نەورۆزەکان مەسەن لە زۆربەی ویلایەتەکانی ترەوە دێنە ناشڤیل. تەنانەت مانگی ئازاریشتان لەوێ ناساند بەفەرمی. بەڵێ ئەوەش کراوە بە. کاک ئازاد دوای ئەوەی کە وەکو دەستە خوشتی یەک ڕاگەیاندران هەولێر و ناشڤیل، بەڵێ هیچ هەنگاوی دواتر هاتە پێش مەسەلەن هەنگاویان هاوێشت بۆەوەی کە پەیوەندی ئابوووریەکانیان پەیوەندی کۆمەڵایەتەکانیان زیاتر ببوورە باوە ڕاستکەمەوە ڕانەگەێنراوە. کاری لەسەر بەڵێ چۆنە ئێمە پارەکەمان ئەو پرۆژێ ئێمە لە ساڵی 2013 زۆر خەریکین ئیش لەسەر بکەین، زۆر زەحمەت بوو. ئەگەر ئەمە دروست بێت دەبێتە یەکەمین شار لە باکووری ئەفریقا و ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە دەبێتە دەستەخوش لەگەڵ شارێکی ئەمریکی. ئەوە یەکەوە زۆر گرنگە. دووەمیشیان ئەمە کۆمەڵی کێشە دروست بوو، کێشەکان مەسەلەن هاتنی داعش و ئەو کێشانێک کە حکوومەتی هەرێم هەیە بوو لەگەڵ حکوومەتی مەرکەزی و ئەوان هاتنی کوڕۆنا و ئەوانە هەموو وای کرد شتەکان دوا بخرێ. ئیترۆ بە خۆربەختانە پارەکە وەفدێکمان برد بە سەرۆکایەتی پارێزگاری هەولێر، چوینەوە سەفرێکی ئیستیطلاعی بوو، بەوێتر ناسین بوو و ئەم ساڵ ئەوان هاتنەوە، ئەوانە دووبارە هەمان ینی درێژە پێدری سەفەری پێشترە کە ئەوان هاتنەوە سەردانی ئەریان کرد بزانە ئایا هەولێر لەباریان لەبار نییە بێ دەستە خوش بۆ هەڵسەنگاندن بوو و ئەم ساڵ هاتن خۆشبەختانە زۆریان بەدڵ بوو. شتەکان هەموو وەڵامەکانیان کە لێمان دەپرسین ئەرێنی بوو. بڕیار وایە لە هەفتی ئەم مانگی 6 بۆردی دەستە خوشکی ناشڤیل کۆ دەبێتەوە کە کۆبوونەوە لێ بڕیارت دن بە بەڵێ یاخود نەخێر بۆی کە هەولێر بێت دەستە خۆشی یاخود نەبێت. باشە هەڵبەت ئەو پێوەرانە کە باسان کرد زۆر سەرنج خراوەتە سەر بابەتە کۆمەڵایەتێکش لەگەڵ پەروەردەی لە ڕووی پەروەردەی و چۆن هەڵسەنگاندنیان بۆ کوردستان کرد لەگەڵ خۆیانە. جیاوازی زۆر هەیە، بەڵام لەگەڵەوەشدا لێکچوونیش هەیە.
ئەوان کە هاتن لەسەر چەند بەشێکدا دایش بکەن یەک لەوانە بەشی سەربەری یاسا بوو بەشی پەروەردە بوو بەشی تەندروستی بوو ئەوانە هەموو مەسکانتە بەشی وەرد بەسەر بەشی هوەری بوو سەردانی ئەو جێگانە کرد چوونە سەردانی ژووری بازرگانیمان کرد بۆی لە هەموو ڕێکەوە تەمەشا بکەن ئایا تا چەند لەبارە بە هەر شێوێت تەمەشایان دەکرد زۆر لەبارە زۆر باشە بەڵام وەکو باسم کرد زۆر جار کوردستان ئێمە بە ئاگری باقی عێراق سوستاوین بەڵاوان هاتن بە چاوی خۆیان بینیان جارە ئاگازات لەسەر ئەم چەمکە ینی ئەو ئەم چەمکە دەستە خۆش قسەی زۆر کرا لە سوشیال میدیا چۆن ئەم چەمکە هەڵبژێردرا ئەم چەمکە دانرا بۆچی دەستە خوشک ئەوە بەرنمەیە کە لە ساڵی 1956 سەرۆکی پێشووی ئەمریکا ئایزنهاور بۆ ئەو بەرنمەی دامەزان ئەو بەرنامە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە دروست بوو ئامانجی ئەو بەرنمەیە ئەوە بوو کەوا بتوانن گەلان خۆیان دۆستایەتی خۆیان لە ڕێگای هاوڵاتی بۆ هاوڵاتی نەک حکوومەت بۆ حکوومەتکە لە زۆر لە بینی زۆربەی وڵاتەکان عادەتەن دەبینی پەیوەندی وڵاتەکان حکوومەت ئەگە حکوومەت بینیان باش بی خەڵک بینی باشە ئەگە حکوومەت بینی باشنی بینی باشنی بەڵام ئەوە نەخێر ئەو پێدان سرزن دیپلۆماسیەتی هاوڵاتی هەڵم بەسەرم بۆ دوو وڵات دەبینی کێشیان هەیە خەڵکە کێشیان چییە بەرنمەکە یعنی ئەو بەرنامەیە لەو ڕۆوە دامەزایە ئەو ئامانجەکەیەتی یعنی لە هاوڵاتی بۆ هاوڵاتی باشە کاگازات ئێستا بەڵێن لە ناشڤیل لە یەکێک لە ویلایەتەکانی ئەمریکایە ئەگەر ناشڤیل ڕاگەیەنرا کە بوو بە دەستە خوش لەگەڵ هەولێر جارێکی دیکە هەر لە ویلایەتەکانی ئەمریکا ئەکرێ شارێکی دیکەش ببێ بە دەستە خوشکی هەولێر یاخود لە هەموو ئەمریکا تەنیا یەک نەخێر دەکرێت بەڵێ چکۆ شار بۆ شارە زۆر ئاساییە شارێکت مەسەلەن بۆم نەگە شارێکت هاتووە مەسەن دووبارە خۆی بە هاوشانی هەولێر بینی ئەوش دەڕێ دەست باشە پلانتان هەیە ئەگەر ئەم جارە سەرکەوتوو بوو کە وا دیاریش هەنگاوەکان سەرکەوتووە لە مانگی حوتیش وەک باسیەکەیت جارێکی تر ئەوان دائانیشتنەوە هەنگاوتان ئەوەیەکە چ ویلایەتێکی دیکە ئێوە هەڵیەبژێرن یا ئەوان هەڵیەبژێرن ئێمە هەڵدەبژێن ئەوە هەڵدەبژێرن ئێمە دەبی یەکەم جا بڕۆن ڕستێر بکەین بزانی کام شارە لەبارە لەگە هەولێر لە پلانتان هەیە بۆ کوێی دیکە ئێمە حاڵی حاضر ناشڤیڵە پلانی شوێنترمانە بەڵام ئەوەی من ئاگام لێبێت دوو شوێنتر هەیە ئیش لەسەرەکەن بۆ نمونە ئێستاکە زاخۆ لەگەڵ ئەلپاسۆ دەوێت ئیش بکە دەستیان پێ کردووە تا ئێستا ڕەنگە شتێکوان نەکرابێ بەڵام خەریکن مەسەلەن شارێکتر هەیە لە فلۆریدا ئەوانش لەگەڵ دوهۆکدانی ئیشەکە بکەن هیوادارم کە ئەوان بگەنە ئەنجامەکی باش بەڵام لە هەموو حاڵەتێکدا ئەمە شتێکی زۆر باشە بە قازانجی خەڵکە اینجا حکوومەت عادەتەن حکوومەت بەشێکە لە خەڵک باش کاگازات بۆچی شارێکی وەکو ناشڤیڵ مەسەلەن هەوڵی نەداوە لەگەڵ شارەکانی عێراق مەسەلەن دەستە خوشکی ڕابگەن یاخود کار لەسەر بکە بۆچی هەولێریان هەڵبژارد تەنیا لەبەر لێکچۆکە یان هۆکاری دیکە هەیە یەکەم شت ئەوان هەڵیان نەبژاردووە ئێمە چوین لێ ئیشمان بۆ کردووە ئێمە چوین لێوێ مەسەلەن هەولێرمان پێناساندون ببوورە بەڵام کەس نەبووە لە عێراق کار لەسەر بکە وەکو بەڕێستان بۆ شارێکی عێراقی هەبوو بەڵام ڕەنگە لە شارێکتردا هەبوو بێت مەسەلەن ڕەنگە لە ئەو جیانێ مەسەلەن کە خەڵکی عێراقی لێ مەسەلەن بۆ من لە مشیگەن ئێمە لێ عەرەبێکی عێراقی زۆرمان هەیە لە هیوستن هەیە زۆرن لە ناشڤیڵ هەن بەڵام ئەوەندە زۆر نین مەسەلەن ڕەنگە من ئاگام لە ڕەنگە هەوڵیش درابێت ڕەنگە من ئاگام نەبێ بەڵام باشە کاگازات ئەمە هەمووی باسمان کرد زۆر لە ڕووی کولتوری و پەروەردەیی و تەنانەت لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی ئابووری و هیچ سوودێکی بێ بەڵێ زوری وەکو باسم کتێکتە سەردانەکانمان سەردانکردی ژووری بازرگانی بوو هەموو جارێک کێشەی گەورەترین کێشەی کۆمپانیەکان بۆ هاتنیان بۆ کوردستان ئەوەیە کێشەی سکوریتیە چکە زۆر جاران پارەی ئینشۆرەنسیان پارەی تەمینیان کە تەمینی ژیانیان زۆر زیاتر لەو پارەی کە لە بزنسەکەدا دەڕات لەبەر چی لەبەرێ دەڵێن عێراق وڵاتێکە ئەمین نییە ناتوانێت ئیشتراقی ئەگەر ئەوە دروست بێت بە ئەکید ئیسفاری زۆری دەبێت باشە کاگازات کاتێک دەستە خوشک هەیە بەڵێ بێگومان ئەوانی دەوروبەری دەستە خوشەکەی حەز دەکەن ئەوانیش پەیوەندیان لەگەڵی هەبێ بۆ نمونە ینی ئەگەر ئەم بابەتە ڕابگەندرێ خەڵکی هەرێمی کوردستان لەوانەیە حەز بکەن بڵێ دەمانێت ماڵە پورمان ببینین باشە ئەو کات هیچ ڕێگە پێدانەگەی هەیە یان ئاسانکار دەکرێت بۆ وەرگرتنی ویزا بەڵێ بەدڵنیاییەوە دەڵام ماڵە پوری خۆشی دەبینێ پرەکانی دادریشە زۆر گرنگە زۆر سپاس دەستەکانتان خۆش بێ بۆ هیوایی کە هەنگاوەکانتان تاوەکو ئێستا سەرکەوتووە تا قۆناغیش هەمان بامان شێوە بە سەرکەوتی بچێتە پێشەوە هەر لەم پرۆگرامە کاتێکە ئەو بابەتە ڕاگەێنێت بێگومان کوردستان 24 هەڵبەت ئەوە دەرئەخاتوە ئەوە نیشان ئەدات کە دەستە خوشکی نێوان ناشڤیڵ و هەروەها هەولێر ڕاگەیاندراوە ئەمە هەنگاوەکانی بوو بۆ هیواییکە هەنگاوەکان سەرکەوتوبوون زۆر سپاس